پیاوێکی ناوداری دەزانم زانا و دانەی کوردستانی دەزانم خەڵک تێی ناگەم من تێی دەگەم و خۆشم دوێ ماچەکەشی لە سەریەکەم دەستی ماچەکەم بە خێراتی دەکەم و دەستی ماز دەکەم خەڵک تێی ناگەم. دکتۆر ئەتوو سدەیە ڕۆکە ببینین مەلا عەلی. من لە پێش دەرگەوە هەستم بە ئاسایش و خۆشەویستی و گەورەی ئەو خودایە گەورە کرد. ئەوە لە لای من جوان بوو، ئەو ماڵە لە لای من شوێنێکی ڕوحانیا، شوێنێکی ئاوهایە کە شایستەی ئەوەیە پیاوی گەورە هەمیشە تێدا عیلم فێر ببن. تەمەنام ئەوەیە هەرچی زانکۆی کوردستان هەیە، ئەکادیمیای کوردستان، وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە، وەزارەتی ئەوقاف، وەزارەتەکانی دیکەی معنی لیژنەیەک پێک بێ. ئەوە چەند ساڵە ئەو پیاوە عالیمە لێرەیە، قسە لەسەری هەیە، یەک دەڵێ باش یەک دەڵێ خراپ. قەڕنی 21 قەڕنی ڕادیکالیزمە. ڕۆشنبیرەکان دەزانن معنای چێ ڕادیکالیزم. قەڕنی ئەوەیە حەق ئاها خۆی بچەسپێنی. یەکێک هەستا قسەچی کرد دەبێ ئەو قسەیەی بسەلمێنی، ئەگەرنا وەکو هەرچی شتێک شەق لە دەوی ئەو کەسە دەبێ هەڵبدرێ ئەگەر وەزیریش بێ. ئەوە ڕێی منە، دەبێ بسەلمێنرێ مەلا عەلی زانایە، طەبیبە، عالمەکە بە کورتی، یان ئەو نەوعانەیە کە فڵان و فڵان دەڵێن. پەیامی من ئەوەیە و کاریشی بۆ دەکەم. بەخۆشی وازمێنیتم، واز بینی، یعنی واز بینی لە ئەرکەکەی خۆی. ئەمن مۆسیق دەبم لەگەڵ لەسەر ئەوەی کە هاونەوعەکی دیکەی وەکو مامۆستا عەلی پەیدا ببی لە کوردستان کە پەیدا نابتەوە، ئەمن پشتیوانی لێ دەکەم و ئەمن بە حەقی دەزانم لەوەی کە بێن دیالۆجی لەسەر بکەن، لیژنەیەک لەسەری تحقیق بی، بزانین لە باری زانستیەوە چیە و چ نییە. من ئەگەر ئەوە جێبەجێ ببی معنای ئەوەیە شەیتان و ڕەحمان لە یەکدری جودا دەبتەوە، حەق و باتڵ لە یەکتر جودا دەبتەوە. وانیا دەبێ چۆن ئێمە دەمانەوێت دەوڵەت بۆ کوردستان دابمەزرێنن، دەبێت دەوڵەتێکیش بۆ حەق دابمەزرێ کە هاو بناغەیە، یان دەبێ هاو بناغە بێ لەگەڵ ئەو دەوڵەتە کوردستانە. من لەگەڵ دەوڵەتێکی کوردستاندا نیم. مەلا عەلی 20 چەند ساڵە لێرە ڕوخسەت لە خۆی وەردەگرم کەتیە و ئەو کەتنەوی بڵندترە لە لووتکەی وەزارەتەکان بەردەوام ببێ. قەڕنی 21 و سەربەخۆیی کوردستان دەبێ هاوزەمان بێ لەگەڵ ئیعترافکردن یا ئیعتراف نەکردن بە مەلا عەلی و بە فەرهاد پیرباڵ. و ئێمە بۆ لەگەڵ یەکتردانە نیشتوین جەبهە لە کەس بگرین. الحەمدولله یا ڕەبی لەو قەڵەمە زیاتر هیچ لە بەیماندا نییە، بەڵام قورئان لەسەر سەرمانە و ئاڵای کوردستانیش و خودا لەسەر سەری هەر هەموو بەشەریەت و کەون. من بۆەوە نەهاتوو، پێشم گوتم هیچ داوای یارمەتێک لە جەنابەت ناکەم و پشتیوانیشم نەکەی، بەڵام ئەو بە واجبەکی خۆی دەزانی، واجبی خودایە الحەمدولله وەکو ئەوەی واجبی منە هەژارێک دەبینم ڕەحمی پێ بکەم. ئەو پیاوە ئەمنی دیت ڕوت و قوت بۆیە ئەو ڕێزەی لێنام کە دەبینێ لەسەر حەقم. پێیاوی منیش بە وازەحی ئەوەیە من لەگەڵ ئەو دەوڵەتە کوردستانیە نیم و نابم کە ڕادیکاڵ نەبێ بۆ جوداکردنەوەی حەق لە باتڵ. مامۆستا ئەتۆ قسەکان لەسەر قسەی و چیەوە چۆن یانە دەتوانن چی بکەن تۆ دکتۆر؟ ئێماگە نیازمان هەبێ کوردستان بەرەو پێش بین.
وەکوم دکتۆری برام فەرمووی دەبێت چاکسادەشی زۆر گەورە بکرێ. ئافرین یەکەمین لەسەرەوە تا خوارێ لە خوا بترسێن، چکە هەر مرۆڤ لە خوا ترسا خیانەت ناکا. مامۆساعلی میکانیزمی ئەوە چییە؟ چۆن دەکرێت؟ یەکەمین سەرەوە ڕاهەتا خوارێ وەنیا حکم بە شەرعی خوای بکرێ. صحف ئیبراهیم، ئینجیل، تەورات، قورئان ئاخر پەیام لە بەڕێی خوا بەرناموستێکی بۆ ئادەمی زاد دادا سیستەمەشی داناوە. باشە ئێمە مجتەمەعێکی یەزیدیمان هەیە، زۆر چاکە، ئیسلام هەیە، مەسیحی هەیە، لەژێر چەتری ئیسلام مافی هەیە. چۆن دەکەواتە ئیشەکە بەس بەتەنێ بە تو ناکرێت. بە هەموو مەبەستمەوەیە بەس بەتەنێ بەوان ناکرێت، دەبی هەمومان پێکەوە. هەتا ئێستا من لە ئەڵمانیا و نەمسا بچووم، کوردستان لەوێ خۆشترا، پێ دەڵێن بۆچی ئەوروپا. لە وەزیری ژینگە دەست پێ دەکەم، وەرە وەزیری ژینگە چیت کردووە بە کوردستان. هاتمە ئێرە برای خۆشەویستان نزان ئێرە 2 ملیۆن لێدا 2 ملیۆن دینار هاتم 10,000 بۆق و مشی تێدا بووم ئێرە سیاناو جەماعەت هەموو زانن. هاتم چم کرد 2 ملیۆن لێدا تەماشا کرد کوردستان نەخۆشخانەکە بوویتە دارستان بۆ خواردن هەتانی جوناستە خوارێ. وەزیری ژینگە ئەگەر ئەتوو خۆت پێ خزمەتی مەبەستم هەمیانە ڕێزمێ بە وەزیری ژینگە هەر ماڵک 3 داری قەلەمتۆز یا ئۆکالیتۆس یان سنەوبەر لە پێش دەرکەی نەچێنی ماگانە 100,000 غرامە دارەکەی بۆ بچێنە ئاو بدە. 4 ساڵی کوردستان دارستان ژینگەیان ئەمە وەزیری ژینگەیە بە مەلا عەلی دەڵێن شێت و وەزیری ژینگەش باش لە ڕێز لە حرمەتی مەلا عەلی هیچ قسەی غەڵەت ناکات. زۆر بەڕێزی فەرموو قانونێک دەرکە جگارە دەخۆی بەڵێ دەخۆی مشکی جگارە فەردێ سەر جادە دەبی 10,000 دینار غرامە بدەی. کوردستان هەر کەسێک زانستێک بدۆزدەوێت فەیلسوفی دایلۆجی لەگە بکەن گەورەترین جامیعی بۆ دابنێن. خەڵاتی مەکەن خەڵاتی مەکەن 3 ملیۆن خەڵک نێزیک هاتە لایمە تێی بگەن و دیالۆجی لەگەڵ بکەن. ئێزیدیەکان زیاتر سەریان ماز دەکەن، مەسیحیەکان ێتە لایم زیاتر سەریان ماز دەکەن. مرۆڤن هەر کەسە دینی خۆی لەکم دینی کومە لێ دین، بەڵام مرۆڤە خزمەتی دەکەم. من باسی عەزەڵاتی خۆم ناکەم، من فەزلی خوایە. 10,000 ڤیدیۆ هەیە 210,000 کتێب چاپ کراوە. هەتا ئێستا پێویستم باوە نییە دەستخۆشیم لێ بکەن حکوومەتی هەرێم چ ئیسلامیەکان چ ئەلمانیەکان هەتا ئێستا بەجدایەتیان کردمە بە خودای دکتۆری جان گەردەنیان ئازاوێ. من تۆ بە حەقیقەتەوە دەریان دەبی قسەیان پێ دەڵێ، بەڵام من قسەیان پێ نام تووڕەی خۆم دەخۆمەوە چونکە پێغەمبەری خوای ئەفەرمی صلی الله عليه وسلم ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش والبذيء. كما صلى ئیماندار ئەو کەسە نییە کە جوون بە خەڵک بدا کە دەوپیس بێ کە قسەی خراپ بکە، بەڵام تۆ بەبیرکردنەوەی قسەیان پێ دەڵێ تۆش مافی خۆتە قسەیان پێ دەڵێ. بڕێ لە بواری زانستی خۆت لە بواری فەیلسوفی خۆت بەو شێوەیە دەتوانیت تۆ هەر بوارێک ئێمە تۆ ژینگەی تۆ فەیلسوفی من پزیشکی ئاینی ما وەرە گەورەترین نەخۆشخانە بکەوە بە ناوی مەلا مستەفای بارزانی پزیشکی نەبەوی قازی محەممەد شێخ مححمود ئەمریکا لە ئەوروپا ئەجنەبی ئەمریکان دێن دێنە لای من عیلاجی ئایریزیان دەکەم شێرپەنجیان دەکەم بۆک لە جیهان دێنە لای ئێمە کە خەڵک لێرە دەچێتە ئەوروپا. خەڵک ئێستا لە جیهان لە یوتیوبەکان سێکرد ئەمریکیەکان و فەڕەنسیەکان دێنای من HIV یانێت چا دەبنەوە فەزلی خوای من کوردم کاکە من نامێ نام بێنە ناو کتێبی گێنس ئەمنەوەم ناوێ ئەمە دەمەوێ وەزیر تەندروستی بەردەوام شکایەتم بۆ لێ دەکا گەدەنی ئازابی یەکێتی ئافرەتان شکایەتم دەکە خەتەرەکردنی ئافرەتان وەرە علمێن بۆ دەسەلمێنم ئەگەر پیا و ئافرەت خەتەر نەکەن غەرزی جنسیان نامێنێ، بەڵام چی بکەم کە مامان لە بنە جقی لێ بڕی جنسی نایە لێ. من 6,000 چیتمە حاکم قازی دەمەرە محکەمەی ئەوم دەکەن وەرە جارێک دایلۆکم بیستوی مانجی بیستوی یازی سەنجاش کە دەستمەوە محکەمەی قازی شکایەتی من دیسان لێکراوە وەزیر تەندروستی کاکە وەرە لەگەرم دانیشە من چیم پێ من تەنازوع ناکەم لەسەر بیر و باوەڕێی ئەمە تا من مسلماندا لە هەموو خەڵکی دەکەم چونکە ئاخرەت مهمە. یەکەم لە فەرات پیربانی چونکە پیاوێکی زانە دانایە حەز دەکەم لە ئێستاوە نوێژ بکە ڕێی خوای بگری چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمووی خوا لە قورئان دەفەرمی والآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. آخرت بۆنکۆ مهمە کاتیش دنیا چییە؟ من هەر کەسێکم خۆش دێم ڕێی خوای بگرن چونکە خوای گەورەت ڕێگایشی بە من نیشاندا 10 ساڵە کۆرەیە یەک ئایا دەخینم چا دەبێتەوە بە گەورە جەلالەتی خۆی. لە بواری طبی نەبەوی ئەڵمانیا و نەمسا جایزیان دامێ ئەحتراف پێکردمە کوردە بۆرات و ئەحتراف بە من ناکەی زەربە لە خۆت دەدەی سوێ دەبێت دەوڵەت. من براتم خین و گۆشتم من تۆی دەکەمە دەوڵەت پشیانیت کاتێ فەیلسوفت کاتێ نەک ئێمە هەموو ڕۆژ مانگە بانجی دادگامان بکەن لەسەر شتێکی بێ سوود.
ئێمە خۆشتانمان دەوێت چ بارزانی بن چ بارزانی بن چ علمانی بن چ ئیسلامی بن چ کورد بن چ عەرەب سۆرانی بن هەموو خوێنی گۆشتی من بەڵام دەبی مەجالمان بدنێ وەزیری ژینگە دەبی ئیشێ بکە وەزیری پەرۆ دەبی ئیشێ بکە مامەستا عەلی کە پزیشکی دەبی ئیشێ بکە دکتۆر دەبی ئیشێ بکە کاکە چیان کا ئیش دەکەن کوردستان بوویتە قەبرستان وەرە 4 ساڵی وەزیری ژینگە قەرارێکی دەرکە هەموو ماڵک چارداری قەرەنتۆز نەچێنی لێ مەستێنە بەس بیترسێنە ئەو کوردێک تەبیعاتێ بیترسێنی هەمووشی دەکەن نەیترسێنی ناکە زەغەڵا هەر ماڵی ها دەداری قەلەمتۆزم چاندووە 4 ساڵە تۆ خوا دەری نەبوویتە دارستان ئەو کوردستان نازدارە بەردی باوێت داری ئەمن لە سعودیا ژیامە لە ئەڵمانیا و نەمسا ژیامە لە ئەڵمانیا و نەمسا هەرچی فەڕێدەشی نەبێ کوردستان لە سعودیاشی نابێ داری قەلەمتۆز ئێستا لێکەوە لە عادی دارێ شی نەبێ سبحان الله بەبێ ڕێک سبحان الله زەوج خوای فەرمی وجعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا ايوه منطقه وزن خوان القران ده تمشى خريطه بقى منطقه وسط ديالنا كاكا انسان بدو برنامج بريو دشي تو دبي كتالوجيا قرانا بەڵام لۆ ئێستا خەڵک ئیسلامی پێ ناشرین ولا لای ناشرینیان کردە ئێمە ناتوانین ئەو سیستەمەی خوای جێبەجێ بکەن کە خوا دەیەوێ ئێمە ئەو سیستەمەی جێبەجێ دەکەن کە ئێمە دەمانەوێ ئەو بە ناوی حزبی ئیسلامی ئەو بە ناوی سۆفیەتی ئەو بە ناوی شێخایەتی ئەو بە ناوی ئیسلامیەتی ئەو بە ناوی سەربڕی هەر یەک بە پێی میزاجی خۆمان ئیسلام بەڕێوە دەبین بە پێی ئەوەی بڕێوە نابن کە خوا لێمانی دەوێت لەبەر هەندێک فەشەل بنایە دکتۆر جان هەی بە قوربان ڕۆژ نامنووسە بەڕێزەکان ئێمە سەرکەوتوو نابین حتا کە ئێمە خەڵک سیارەك سانعەکەی سیارە دروست کردیا ناوی توێتایەکە نەفەرەکە دروست کردیا یان ناوی کۆرۆنایە ئەو نەفەرە مرۆڤەکان کە ئەو ساریان دروست کرێ بە ناوی خۆیان کردیا ئەو ناوی مرۆڤەکان یابانیە سانعەکە دەزانین شتێک تێک بچێ زانی چۆن چی تێک چۆ چای دەکات لۆی دروست دەکات خوای گەورە ئێمەی خەڵک دەزانی چ کەتەلۆشی بۆ ئێمە دانێ والله ئاخیر پەیامە ئیسلامە بەڵام نە سیاسەت و حزبایەتی مسلمان کە ڕێی خوای گرت نابی حزبایەتی بکە دەبی پەیامی خوای بگەینی بۆ هەموو جیهان بۆی خەڵک بەیانی قیامەتی دەست دەچێ دوێمینیش ئەم لە کارێکی خۆم سەرکەوتوو بم وەرە کاکە سەرکەوت لەگەڵ دانیشە ئەو هەموو گرتنە چیە کاکە 6,000 ماسایش والله منتان تاواندۆ بەخوا بەبێ ڕۆژێک دژایەتی بارزانیم کردی وەگە ڕێزمێ دژایەتی یەکێتیم کردی ئیسلامیم کردی هەمووی بەڕێزن خزمەتی ملەتی خۆیان کردیا بەڵام تۆ نابێم بەکەم بزانی برای تۆمە کە لەگەڵ سیستەم بەرامەتیدۆم بەکەم بزانی دکتۆر فیرات بە شێوێک بی دەکاتەوە تۆ دەبێ ڕێزیە بگری کاکە کابرا خۆری دەکاتە بە پێی مامەستا شێت بە 100 کەس دکتۆر فەرات شێت بە وتم بە خۆتان شێتن ئەو پیاوە پەیامێکی پێری ناگرن دەربڕی چ بکات جێشی لە پشتا قازبێرە شەڕی بکات لەگەڵ حکومەت نا ئەو پەیامێ بە قسە بگەینی لێرەدا من داوا لە حکومەتە بەڕێز دەکەم برێت هەر کەسێک داهێنان دەکات لە هەر بوارەکی لە هەر بوارەکی تەلەڤیزیۆن دروست دەکەی سایە دروست دەکەی $1 ملیۆن ئەوی کتێبێکی دابنێ خزمەتی کوردستان بکە 11 کتێب نووسراوە هەتا ئێستا کتێبی داروین دەن 100 ساڵ دەگو ئینسان مەیمونە ئێستا ئەمریکا دەرێ بە حاشا ئەمە جێژ بووینە داشتیجەکە دەڵێ ئەمە تا ئێستا حاشا ئەوە بووینەوەی دوکە فیلادەم نان قسەکەم جون تازە باز جون نای بقسم هەتا ئێستا دەڵێن ئێمە ئەوە بووینە بەجێ داروینمان کردەوە کە تازە دەگو بەشەر مەیمونە کاکە ئەنگۆ سیستەمی بەشەر دەڕۆن لە سیستەمی خوای بڕۆن کە خوا دەفەرمووی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوا دەفەرمی ئینسان و جنەکەم دروست کرد بەس بۆ عیبادەت جەماعەت نەکەن نوێژتان بچی والله ئەو دنیا کاتیا قیامەت باقی مەم لێست بەچی حزبایەتی پەشیمانیە بەڵام خواکەی قورئانی بخینەوە بە عومق تێی بگەن ئەو زان قورئان زۆر گەورەیە خوای گەورە قورئان ئەمیگەیاندە ئێرە کە باب لە هەولێر کە نازوە لە تەیراوە لە دایکمە کوڕە فەقیر بما باب لە هەولێر زادەی خایان کردەوە خوام نیگەیاندا ڕۆکە کوڕە فەقیر لە هەولێردا تەیراوە قوربانی خەڵکی هەولێر بم چەند بە ئەخلاقن خەڵکی کوردستان هەولێرە حیاتەکە سلێمانی خەڵکی کەلە چێت چەند بەڕێز و بە ئەخلاقن دەست و چاوتان ماچەکەم ئەوەش هاو نیشتمانمە قوربانی بم هەردووکوانی تەیراوە دکتۆر ئەتو قسەک لەسەر چیە لەسەر قسەی مەلا عەلی والله من وەتێ دەگەم مجتەمەعیمە زۆر بەداخەوە لەوانەیە لە ژێر زەبری ئایدیۆلۆژەتی هەندێک دەوڵەتانی عەرەبی تووشی ئەوە بووبی یا دەوڵەتێکی عەرەبی چکەوە لە کولتوری کوردیدا نییە کە ئەو ئەزیەتەی بە علمی مەلا عەلی دەدرێ کورد بیدا مثلەن کورد مەلای جزیری خۆشویستە ئەحمەدی خانی خۆشویستە مەلا خەدری شارە زووری
نالی خۆشی ویستیا ڕێزی لێگرتیا کورد ئەو کولتورەی هەیە بەڵام من وا تێدەگەم قەرنی 20 یەک تەسیری ئایدۆلۆژیەتی عەرەبی دوو تەسیری ئایدۆلۆژیەتی حەرامزادەی ئەوروپایی نەمگۆ فەلسەفەی حەرامزادەی ئەوروپایی کە ئەگەر ئەو قسەیەش بکەین ئەوە بەسەر 170 زیاتر قبولمە فەلسەفەی حەرامزادەی ئەوروپایی یعنی ئەوەی کە کوردستانی گەیاندا کۆمۆنیزم شیوعیەت کە هەمویان پەشیمان بوونەوە ئێستا هەموو بووینە پارتی لەگەر احترام کەس بەخۆی تێنەگا یعنی ئەوانەی دەزانن ئاخر نیوەیان پەشیمان بوو ئێستا گەورەترین مؤسساتی پارتی لە دەست شیوعیەت قەدیمەکانە گەورەترین مؤسساتی عەقڵی یەکێتی لە دەست هەمان ئەو نەوعانەیە کەواتە بەڕێی من یەک ژەهری ئایدۆلۆژیەتی حەرامزادەی ئەوروپایی دوو شۆڤینیزمی عەرەبیش دیکتاتۆریەتی عەرەبی ئەو زاش لەوانەیە هەندێک خەلەلی ناو کورد خۆی وایان کرد کە وەختێ جۆمان لە وشەی مەلا دەبێ یان وەختێ جۆمان لە کەلیمەی خودا دەبێ بە پشەی تێبگەین لەگەڵ احترامم لەگەڵ پیاوە دانیشت بەستۆوەرە لەگەڵی دانیشە جۆ لە عەلمی بگرە ئەوەی کە ئەمن جۆم لێ بوو تازە قسەی کرد بە کامێرا زۆر شتێکی سادە و هیچ نییە قسەیە وەکو ئەوەیە دوور لە ڕووی جغالێکی دووکەڵەکەی فڕەداوی ئەوە هیچ نییە بەستۆوەرە ناو عەلمی ئەو پیاوە ناو دیتەیلی شتێکەیە پێی دەڵێن دیتەیل مامۆستا اعتراف دەکا هاوار دەکە دەڵێ ئەوە توبە وەرە ناو دیتەیلی توبەکەی فاسکە تەمەشاکە ئەجزائی ئایا ئەوە توبە ئایا ئەوە فەلسەفەیە ئایا ئەوە عەلمە دوای من دەپرسم ئەرە ئەو توبە حیزە چییە خۆی بە گەورەتر دەزانێت لەو توبەی کە ئەوەتە دانیشتێ کۆرەی سا دەکاتەوە نازانم مەلا عەلیدی وەرە بزانین ئەتۆ بە چ سیستەمێک بە چ قیاسێک عەلمی تۆپ لە کوردستان دێی عەلمێکی دیکە هەڵدەوەشێنیەوە وەفڕەی دەدەیە مەحکەمەش داینشم لەگە ناکە دکتۆر جان عینەن حاڵی من کە من دەڵێم فەلسەفەم هەیە کە من دەڵێم مەسەلەن من ئێستا بڵێم جۆن ڕاوڵز The Theory of Justice من بە فەڕەنسی بخینتەوە طبعا ئینگلیزەکەم نەخینتەوە نەفەڕیەت العەدالە من بڵێم کاکە ئەوها لە جۆن ڕاوڵز ناوچە فەلسەفەت العەدالە هەزار دیعایەشی وە دەکرێت تەلەڤیزیۆن و دۆڵ و زۆرناو هەیە بەس کورد ئەوەندە ئەحمەقە ئەوەندە کەرە عەفو بکە مامۆستا لە حەزوورەتی وە قسەی دەکەم کە تەنیا یەک لەسەر 5 زمان ئەمە تەواوین باوەڕ بۆ ناکە کە چۆن دەکرێت لە ناو ئینگلیزان پیاوەک هەڵدەکەوی ناوی چارلز داروینە کتێبێک فڕەداتە بازار باوەڕ بۆ ناکە پیاوەکیش هەڵدەکەوی لە کوردان ناوی مەلا عەلی کتێبێک فڕەداتە بازار دوو کتێب فڕەدا سێ فڕەدا حەفت فڕەدا کە لەوانەیە دووی یاریەکی بەقەدەر هەر هەموو کتێبەکانی قەرنی 19 بریتانیای چارلز داروین ئەهمیەتی هەبی بەڵام وەکو پێشتر گوتم کورد لە بەرەوەی دەوڵەتی نیە ئیسرائیلی لە پشت نیە ئەڵمانیا لە پشت نیە رووسیا لە پشت نیە فەڕەنسای لە پشت نیە ئاها کەتینە لێرە کورە غیرەتتان هەبی کوردینە کورە غیرەتتان هەبی مەردینە کورە بزانم لەناو ئەو وڵاتەیمە چێ غیرەتی ئەوەی هەیە شەرەفی ئەوەی هەیە ئەو عەلمە قوتان بکە من بپلیشێنەوە من فەیلسوف نیم باشە با نەدەڕێنم بەس عەلمی ئەو پیاوەی لە قیستان نەچی
ئەوە ڕێی من ئەی ئەو داوای شریعەتی ئیسلام دەکەن قسەی جوانە ئافرین شریعەتی ئیسلام بێتە ناو دەوڵەت ئەمن پێش هەموو شتێک زۆر لەوە گچکەترم ئەو سوارە لە من دەکەیت پێش هەموو شتێک دەمێدی وەڵامت داوە گوتت ئەی ئێزدیمانێ مەسیحیمانێ آخر ئەمن لێ مامۆستا ئەو طبعا پیاوەکی دینیە ڕوحانیە ئەمن تەنیا قەڵەم بەدەستەکەم بەس ڕێی خۆم دەدەم چونکە بە پێویستی دەزانم یعنی ئەمنی تووشی و مەسئولێتە دەکەی ڕای خۆت ئەمن دەڵێم دەوڵەتێک ڕەگوڕیشەکەی وەک ئاسمانەکەی ئاسمانمان پێویست نییە پێویستمان بە هیچ شتێک نییە لێرەوە بۆ ڕیمان لۆ دروستکەن بە تەکنۆلۆژی ئەستەغفیرڵڵا بگەینە خۆی بەم پێش و گوتم ئەستەغفیرڵڵا لە دڵی خۆشم سێ جار دەڵێم ئەستەغفیرڵڵا ها پێویستمان بە تەکنۆلۆژیان نییە بە تەیارە نییە تیارە لۆ خۆیان هەموو بەس عەردمان دەوێ ئەمە وەلا تەفسدوا في الأرض وایە مامۆستا بڕۆ بزانە لە ناو قورئان چەند جار زیاتر لە 50 وابزانم دەڵێ لا تفسدوا في الأرض لا تفسدوا في الأرض لا تفسدوا في الأرض لا تفسدوا في الأرض کرد تێناگا ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله دەڵێ هیچ وەزیرێک ئاگای لەوە نییە کە چەند سەد ساڵ پێش ئێستا پێغەمبەرێک هاتیە پێی گوتێ گوتی لا تفسدوا في الأرض هەی گەوات ئەستەغفر الله مامۆستا سوندم خوارد بوو جوو نەدەم پاشە وەزارەتی ژینگە وەزارەتی تەندروستی وەزارەتی دار و دارستان و باغ و پارک و منارەکان کوانێوە ئەدی ئەو خینەی دەڕژێ مامۆستا فەساد نییە خۆ لا تفسدوا في الأرض تەنیا ئەوە نییە تو تف نەکەی عەردی کە ئەمن ها تەنیا ئەوە نییە ئەوەشە کە ئەتوو خین نەڕێژی تۆجان دایرۆ ناکەن لەگەڵ زانایان و دانایان بە میزاجی خۆیان ئیشەکە نابی خوا دەفەرمێ ئەمڕۆم شوڕا بەینەم شوڕایی بکەن لە پیاوی سوزانە لە پیاوی بەڕێز دانیشن کاکە چۆن پێشمەرگە بەخشون دەدەیت پێشمەرگە پیاوی بەڕێز هەنە دەبێ پێغەمبەری خوای دەفەرمی صلی الله علیه وسلم واللهی کەعبەی پیرۆز خراپ بکەی باشترە نەک نەفەرێکی ئیماندار بکوژی بەلاش مامۆستا من یەک قسەی ئەخیری دەکەم و چونکە حتا سبێنێ ئەمە دانیشین باسی ئەوانە بکەین نابڕێتەوە دەبڕێتەوە دەبی وەکو ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەصحاب الكهفمان لێبێ دانیشین لەگەڵ مەلا عەلی هەر بڵێن ئەوە باشە ئەوە خراپە و ئەوها نابێ دەبی هەڵبستینەوە ناوی خوای بینین و سبێنە دەست پێ بکەین لەسەر ئەمری ئەو خودایی ئەمە ڕوخسەت لە مامۆستا مەلا عەلی وەردەگرم لەو ماڵی دەچمە دەرێ لەسەر ئەو پرسیارانە ئیش دەکەم کە بە ئەوم گوتووە کە لە یوتیوب بڵاو دەبێتەوە لەمڕۆ من لەسەر ئەوانە ئیش دەکەم بەڵام پێش ئەوەی ئیعلانی سەربەخۆیی کوردستان بکرێ دەبێت ئەو قەزیانە هەموو هەڵبی و بۆیش پێشتر داوای تەدەخولێکی ڕاستەوخۆ و فەوری جەنابی سەرۆکم کرد لە قەزیەی مەلا عەلی لە قەزیەی ناموسی ئەو خەڵکە لە قەزیەی شەرەفی ئەو خەڵکە لە قەزیەی من لە قەزیەی دەیانی سەدانی دیکەی وەکومە و بەتایبەتیش قەزیەی خەڵک کە قەزیەی خودایە لە ئەوەڵەوە گوتم خەڵک خودا خۆ هەمووی بەخێ دەست پێ دەکە هەمووی بە یەکەوە ڕەبتە ئەتوو خەڵک لە بیرکەی خودات لە بیر کردیا وایە مامۆستا ئەتوو خودا لە بیرکەی خەڵک لە بیر دەکەی وایە مامۆستا ئەتوو خۆت لە بیرکەی خوا لە بیر دەکەی خودا لە بیرکەی خۆت لە بیر دەکەی خۆت لە بیرکەی خەڵک لە بیر دەکەی ئەو سێ کەلیمەی خودا خۆ خەڵک لە بیرتان بی کوردینە هەرسێک پێکەوە ڕەبتە دووبارە دەستماز دەکەم ئەو کتابە مامۆستا ئاخر کتابمە بۆ دەنووسم
بۆ مامۆستای زانا مەلا عەلی سەفەدان خزمەتکار تۆ بەڕێزتری پزیشک وانی پزیشک وان سۆرانیشە پزیشک پزیشکە ئەو پیاوە پزیشک وانە یعنی ئەوان هەموو قازن قازەوان جلەیە یعنی ئەو مامۆستا مەلا عەلی پزیشک وانە یعنی پزیشکەکان دەبی لە بندەستی و بن چۆن قازەوان قازی لە بەردەستە مامۆستا مەلا عەلیش پزیشک وانە بۆیە نووسم بۆ پزیشک وانی کورد کوردستان بۆ پزیشک وانی کوردستان مامۆستا مەلا عەلی لەگەڵ ڕێزن زۆر سپاس دەکەم مامۆستاتون من ئینشاڵڵا ئەو کتابە من کتێبم زۆرە نووسیوە مامۆستاش دکتۆری زۆری ئەمن دکتۆری بە حەز ناکەم بەڕووی بەحتی بکەم بەس من بە فەیلسوفێکی کوردستانی دەزانم مشکلی خەڵکی زۆر حەل کردووە بەڵام حکوومەتە بە ڕێزەکەی خۆمان تێی ناگا پێویستە دایلۆ بکرێ لەگەڵ من و لەگەڵەوەی ئێمە دەمانێت کوردستان بەرەو ئاسایشی ڕۆم بین بەخوای ئینشاڵڵا منی بەندە دەمێت خەڵک بەرەو بەهەش بم نەک ڕێگای سیاسی حزبی ئیسلامی نازانم چ سەلەفی و لەگەڵ ڕێزم هەیە بۆ هەر هەمیان کابراایەکەم حەزمە سێشنی ئافرەت پارە سیاست دووش ئەو کەسانی دەبنەوەزی دەبی ئیش بکەن نەک لە بن لێفێ پاردەنەوە هیچ مەسرەفی ناوێ تازە باسمان کرد وەزیری ژینگە پێویستە هەر ماڵک بڕیارەش بدا هەر ماڵک 5,000 قەلەمتۆز و ئۆکەلیپتۆس ئەوە دامەنگۆ بەس ئەنگۆ ئاو بدەن بەس ئاو ئەگەر 5 ساڵی گەنجە جوانەکان کوردستان نەبەوە گوڵستان و دارستان من بەرپرسم هەتا سەرۆجە بڕیارێک دەربکرێ لە وەزارەتی تەربیە هەر تەڵەبێک لە هەموو زیاتر ئەوەی نەک قلاتەشی بەسی بدێ علمەچی هەبوو علمەشی پێشکەوت و زانست داهێنانێک لە بواری کارەکەی خۆی گەورەترین خەڵاتی بکەی کابرا هەلیکۆپتەری دروست کردیا هاوار دەکە دەڵێ فلان و فلان و فلان پارەمیان خواردیا بەکاریان هینایە لە ناو فیلمەک الله ئەکبەر بەشەری تو مەلا عەلی بڕات پێ ئەوە بڕۆ کابرا هەلیکۆ ناوی نەریمانە تەڵەبەم بوو سبحان الله تۆپانەم لەگەڵی دەکرد بڕۆ قسەی لەگەڵکە شەرمی بەخۆیە والله ئەم دەستی ماز دەکەم الله بداهێنە هاوار شەرمی بەخۆیە بچی بڵێ کاکە تاهیر ئەوە ناوی کەس ناین محافەزە فلان فلان چێ پارەی منیان خواردیا هەلیکۆپتەریشم لەیان دروست کردیا فیلمیشم لەیان کردیا پارەشان خواردیا ئەوە لە جیاتی ئەوەی ئەتوو بچی وەکو مامۆستا مەلا عەلی دەڵێ بچی خەڵاتەکی ئەو گەنجەی بکەیت ئێ باشە ئەو سیستەمەی مەلا عەلی ڕاسترا خەڵک حەز لەو سیستەمەی مەلا عەلی دەکە کاچی خۆ پارەی ناچی کاکە دەرمانی بە مەلایین دۆلار هەموو دێتە شەعبی معاشی پێ دەدرێ ئەمن هەموو دڵم زۆر خەمە کاکە من عیلاجیان دەکەم بێ بەرامبەر خەڵکە زانێ جیهان دەزانێ بە مەلایین دۆلار دەرمان دەکرێت دێ نیوە دەستا و لای نیوە دەستا ئەو دەرمانە دەرزی کیمیاوی یەک دەرزی بنەوە و چاوەڕە قەلەسە حکومەتی دەدەوەستێ هیوادارم هەرچی مامۆستای زانکۆ هەیە وەکو منەوەها شەرەفمەندانە بێ مەوقفی هەبی لەگەڵەدەوها دوو قسە بکە ئەگەر ڕاستی بڵێ ڕاستی ئەگەر درۆزنی بێن پێت بڵێن درۆزنی ئەگەر پیاوەکی شەرەفمەند هەیە لەو کوردستانە بابێ وەکو منەوەها لەسەر تەلەڤیزیۆنی ئەعلام بکە خوا ئاگادارت خوا مۆفەقت دەکا بسم الله الرحمن الرحيم وإنا أعطيناك الكوثر ئەوە کتێبانە دەستمان يلا خوا ئاگادارتە کتاب هەدیە بۆ دکتۆر خۆشەویست بە مامۆستای خۆمی دەزانم داوا دەکەم لە حکوومەتی هەرێم و کوردستان ڕێزی تایبەتی بگرن ئەو خۆڕەتکردنەوە قسانەوی زۆر بە مهم وەگرن بەزایی نەیبینن چکە ئەوان تێی ناگەن ئێمە زانایان نا خزمەتکارەکان تێی دەگەین چکە تکا دەکەم زۆر خەڵک دەشێتە تاوانیەوە بەخوای سەدان کە قسەی تاوانی مامۆستا دکتۆر ئەو شێتە با بەو شێتنی بە پێغەمبەریشیان گوت شێتنی ئەوە عاقڵە ئێمە شێتین ئەوە شەدێ بۆ تو دەست ماچەکەم تۆ عاقلی ئێمە شێتین بەس هیوادارم خەڵک تێدوگاکەوە چی ئێمە تێدەگەین زێر لای زێڕنگیر بە قەدرا ئەو کەسانی قەدری تۆ نازانن دکتۆر گیان بەخوای لە زانستیز نازانن ئەمە نەهاتیمە لۆت بگریم چونکە تو سقەچی گەورەت بە خۆت هەیە ئەتوش لۆ من مەگری دەست ماچەکەم سەرکەوتو دەی بەخوای ڕێی خۆم دەگرم ڕێی خۆت بگرە. 100 هەردووکمان دوو زمکانەی 2 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 زمکانە
بزانە مەلا عەلی ئەوەی لەناو عەرد ڕەگەکە ڕیشەکە یەکە ڕەگ یەکە بەس ئەوەی دەڕوێ زۆر جودایە مەولانا جەلالەدینی ڕۆمی پێغەمبەری ئیسلام یا ڕەبی خوایە درودی خوای پێغەمبەرەکانی دی عالیمە گەورەکانی خزمەتی ئیسلام و خوددایان وایە ئەوانە هەموو دەمارن دەڕوێن ڕەگەکە چییە؟ ئەلحەمدولله خودای تاقو تەنیا پێ خۆشحال